دەستگای چاپ و پەخشی سەردەم ناوەندێکی ڕۆشنبیری و ئەرکی ڕۆشنبیری گرتوتە ئەستۆ و گرنگی ئەدەن بە بوارە جیاجیەکانی ڕۆشنبیری و وەرگێڕانی کلتوری و بیانی لە ئەدەبیات و فکری سەردەم. بێگومان ئەم ناوەندە لە ساڵی 1998 لە سەردەستی ژمارێک لە نووسەران و ئەدیبان و شاعیرانی گەورەی کورد دروست بووە یاخود دامەزراوە. لە ئێستادا یادی 25 ساڵەی دامەزراندنی دەستگای چاپ و پەخشی سەردەم بێگومان لە مەراسیمێکی دیاردا دەکرێتەوە. قسە و باسی زیاتر لە سەر مەراسیمەکەکەم لەگەڵ زۆر بەڕێز ئازاد بەرزنجی سەرۆکی دەستگای چاپ و پەخشی سەردەم. کاک ئازاد بەخێر هاتی، بەخێربێی سەرچاو، بەخێربێی، سپاس دەکەم. لە مێژووی دروستبوونی دەستگای چاپ و پەخشی سەردەمەوە دەست پێ بکەم بەڕێی تۆیان لە ئەو مەراسیمێک کە خۆتان ئامادەتان کردووە. ڕەنەوە باشتر بێ فعلەن لە سەرەتای دامەزرانی دەستگاکە دەست پێ بکەین. دەستگای چاپ و پەخشی سەردەم لە ساڵی 1990 ڕێک لە بڵین 25 دەی 1990 بڕیاری دامەزراندنی درا لایەن ئەنجومەنی وەزیرانی ئەو کاتەوە و طبعاً مۆڵەتەکە بە ناوی چەند ئەدیب و نووسەرێکەوە بوو ئەو کاتە لەوانە ڕۆحی شاد بێ شاعری بەتوانا و داهێنە شرک و بێکەس کە بیرۆکەکە شەرحی ئەو لە ڕاستیە ڕەو بێگەرد محەممەد موکری دڵشاد عەبدوڵڵا حسێن عارف مۆڵەتەکە بە ناوی ئەوانە بوو. ئیتر لە سەرەتاوە ئێمە دەست بەکار بووین ئەوە بوو کە بیرۆکەی زنجیرێک کتێب هاتە پێشە و پاشان دەرکردنی هەندێک گۆڤار و بەردەوام بووین تاوەکو ئێستا بڵێنەوە 25 ساڵە. یەکەم کتێب پێم وابێ بەڵێ پێم وابێ کتێبێکی فەلسەفی بوو کە وابزانم لەسەر سۆکرات یعنی فەیلسوفە یۆنانیەکە بوو ئاوات ئەحمەد سوڵتان تەرجەمەی کردبوو. یەکەم کتێبمان ئەوەندەی بیرم بێ ئەوە بوو. خۆی لە حەقەتا هەر لە سەرەتاشەوە بڵێن من سەرپەرشتی زنجیری کتێبیشم کردووە. ئیتر ئەو زنجیرەکە بەردەوام بوو و تا ئێستا شەر بەردەوامە. ئێستا بڵێن زیاد لە 1500 کتێبمان چاپ کردو تا ئێستا لە هەموو بوارە جیاجیەکانە و طبعاً چەند زنجیرەیەکمان هەیە. هەندێکی تا ئێستا بەردەوامە بەڵام بەداخەوە هەندێکی تری لەبەر قەیرانی ئابووری و ئەوانە وەستان کاتی خۆی و گۆڤارەکانیش ئێستا منداڵی سەردەم و هەروەها ڕۆڤار بەردەوامە. دیسانەوە ئەوانیش ماوەیەک وەستان بەڵام دەستمان پێکردنەوە تقریباً ساڵێکە بێ دەستمان پێکردونێتەوە کە بە وەرەقی دەریانەکەینەوە. کاک ئازاد بۆچی لەو سەردەمەیە بیرتان لە دروستکردنی ناوەندێکی واهی کردەوە؟ ضرورەتی بوونی دەستگایەکی ناوەندێکی ڕۆشنبیری لەو جۆرە چی بوو؟ خۆی لە هەموو کۆمەڵگایەکە بەڕاستی بوونی دەستگای ڕۆشنبیری گرنگیشی زۆری هەیە لەبەر چەند هۆکارێ. لەوانە بۆ نمونە پاراستنی کەلتوری ئەو کۆمەڵگایە ئەو میلەتە ئەو نەتەوەیە بە هەموو داهێنراوە ئەدەبی و فکری و هونەرەکانیەوە ئەمە لایەنێت. دوو پەرەدان بە کەلتوری کۆمەڵگا نەکرد پاراستنی و پەرەدانیش پێی پەرەدان بەو کەلتورە لە ڕێی بوونی بابڕین لێکۆڵینەوە و توێژینەوەی ڕەخنەی و ڕەخنەگرتن و تێزی تازی فکری و فەلسەفی و زانستی و ئەمەش ئەوە. هەروەها بوونی دەستگای ڕۆشنبیری گرنگە بۆ دروستکردنی با بڵێن جۆرێک لە شوناسی کەلتوری بۆ کۆمەڵگا یان بۆ نەتەوە دیسانەوە. پاشان بوونی دەستگای ڕۆشنبیری پێویستە و گرنگە بۆ دۆزینەوەی بەهرە و تواناکان و توانای داهێنان لای نووسەران و ئەدیبان و هەروەها خاڵێکی تر ئەوەیە کە خستنە بەردەسی ینی بڵێن سەرچاوی گرنگ بۆ خوێندکار بۆ توێژەران ئەوانەی کە ئەو کتێبانی کە ئەبن بە سەرچاوە بۆ
تێزەکانی ماستەر و دکتۆرا و تەنانەت یعنی بۆ ئەوانش کە خوێندکاری پێش ئەو قۆناغانەشن ینی کەواتە دەستگای ڕۆشنبیری ڕۆڵێکی گرنگ ئەبینێ لە هۆشیارکردنەوە و ڕووناکردنەوەی هزری کۆمەڵایەتی و هزری ئینسانی بەگشتی هی کۆمەلگا. ئەو کاتە یەکەم دەستگاکی ئێوە بوو؟ بەڵێ یەکەم دەستگای چاپ و بڵاوکردنەوە لە کوردستانی باشوورا بڵین کە دامەزرا ئێمە بووین پاشان دەستگای ئاراس لە هورێر دامەزرا و دوای ئەوە دەستگای سپیڕێز و هەندێک دەستگای تریشی بە دوایە هادوو کۆموکریانی و ئیتر دوای ئەوە لێرە لە سلێمانی بڵین بنکەی ژین وەکو بنکەیەک بۆ پاراستنی ئەرشیف و کەلەپور و ئینستیتوتی کەلەپوری کوردستانەوە کە ئەوانیش بەڕاستی ڕۆڵی گرنگی خۆیان بینی و بەڕاستی وەکو ئاماژەمان پێە چ بەڕێزە چ خۆم لە قسەکانە ئەوەیە کە بوونی دەستگای ڕۆشنبیری دەستگای چاپ و بڵاوکردنەوە زۆر گرنگە بۆ بنیادنانی کۆمەلگایەکی هوشیار کۆمەلگایەکی مەدەنی کە ئەمە ئەرکێکە پێم وایە ئەکەوێتە ئەستۆی هەم دەستگاکان و هەموو ڕۆشنبیریکی جدی. بەڵێ بوونی ئێستا بێگومان دەستگای بڵاوکردنەوە یاخود دەستگاکانی چاپ باڵین ژمارەیان زۆرە بەبەراورد بۆ ساڵانە ئاستی ڕۆشنبیری خەڵک بەرەو بەرزبوونەوە ئەچیان ئەمە کاریگەری هەبووە؟ حتمەن بێگومان کاریگەری زۆری هەیە بەڵام کاریگەری با بڵین دەستگای ڕۆشنبیری یاخود کاریگەری هەر کاریشی فکری یا ئەدەبی یا هونەری کاریگەریشی ساتەوەختی نییە ینی بڵین هیچ کاریشی فکری و فەلسەفی و ئەدەبی و ڕۆشنبیری بەگشتی لە ساتەوەختی خۆیان لە شەو ڕۆژێکە چۆنەڵی ئەو گۆڕانکاریانە دروست ناکات لە وعی لە وشیاری خوێنەر و وەرگر و بڵین خەڵکا بەگشتی بەڵکو پێویستی بە زەمەنە بە شوێنەیی ئیشەکە لە ناو کۆمەلگا لە ناو لە سیاقی کەلتوری و ڕۆشنبیری کۆمەلگاکە و لە ڕەوتی بڵین بە شارستانی بوونی ئەو کۆمەلگا. منیش هەر پرسیارەکەم ئەوە بوو کە لە ساڵی 1998ەوە هەتا ئێستا ئەو گۆڕانکاریە فکری و ڕۆشنبیریە دروست بووە ئەیبیننەوە ئێوە؟ ئەوە هەڵبەتە بەبوونی تاقە دەستگایەکیش نابێ بەڵام بێگومان ئەم پرسیارە بەڕێی من ئەبێ ئاڕاستەی ڕۆشنبیران بکرێ ئاڕاستی ئەدیبان و نووسەران خوێنەران بکرێ کە من پێم وایە ئێستا هیچ خوێنەرێ هیچ ڕۆشنبیری هیچ توێژەرێ هیچ لێکۆڵەرێک نییە کە لە کتێبخانەی ماڵەکەیە کتێب و چاپکراوی دەستگای سەردەمی تیانە بێ تاوان ئەم کتێبانە شەمووی خوێنرێنەوە کەش خوێنرێنەوە ئەگۆڕێن ینی بۆ وەنیە بە پرۆسەیەکی گۆڕاناتی ئەپەڕن تەسیریان لەسەر بیرکردنەوە و شیاری ئەو فەردانە ئەبێ و تاکە کەسانە ئەبێ و دوجار ڕەنگاتەوە لە باس و لە لێکۆڵینەوەکانیان. بەڵێ استراتیژی دەستگاکەی ئێوە چی بووە و چ گۆڕانکاریەکی بەسەرا هاتووە تا ئێستا؟ هەر لە سەرەتاوە بەڕاستی استراتیژی دەستگاکەی ئێمە بڵاوکردنەوەی ڕۆشنبیریەکی ئینسانی مۆدرن بووە ڕۆشنبیریەک بە ئاڕاستەی ڕووناکردنەوەی هزری خەڵکی ئەم کۆمەلگای خۆمانە ڕووناکبیریە کە لە توانایدا بێ وردە وردە بتوانێت ڕۆڵی هەبێت لە گۆڕانکاری کۆمەلگا بەرەو باشتر بۆ بنیادنانی کۆمەلگایەکی باشتر لە هەموو ڕوویەکەوە کە تایە ئازادی بیر و ڕا تایە مافەکانی ئینسان تایە کەرامەتی ئینسان پارێزراو بێ و وروژاندنی پرسیارە گرنگەکان پرسیارە فکریە گرنگەکان پرسیارە کۆمەڵایەتیەکان فەلسەفیەکان سیاسیەکان ئەمانە هەمووی هەرێکە و بەش بە حاڵی خۆی ینی بێگومان کاریگەری هەیە و بێگومان ینی لە کۆمەلگا ئەمەش ئێمە لە سەرەتاوە بەرنامەمان بوو و چۆنەڵی استراتیژێک بووە استراتیژێکی یا سیاسەتی سەقافی و کەلتوری دەستگاکە بوو. بەڵێ لە 25 مانگ پێم وابێ یادی 25 ساڵی دامەزراندنی دەستگای چاپبەخشی بەڵێ سەردەم بێگومان بە سپۆنسەری دەستگای میدیایی بەڵێ زۆر بە سوپاسەوە بەڵێ
چۆن خۆتان ئامادە کردووە چی ئەکەن؟ لە ڕاستیدا ئێمە یادێکی چۆنەڵی پوخت و کورت و چڕە بێ، ینی ئەوە نییە بڵین زۆر درێژەی بینێ مجرد کۆبوونەوەیە کە تەجەموعێکی دۆستانە و سەقافیانەیە کە تایە فیلمێکی دۆکومنتاری کورت و هەروەها چەند وتارێکی کورت و چەند پارچە مۆسیقایەک و هەروەها ساڵێک ئەم یادە نەخێر بەداخەوە نەخێرێ ئەمە یۆبیلی زیوینە با بڵێن 25 ساڵە هی دامەزرانی دەستگای چاپبەخشی سەردەم ئەمە یەکەم جارە با بڵێن ئەم یادە ئەەکەینەوە لە بەرەوەی 25 ساڵ تێپەڕیوە بەسەر دامەزرانی دەستگاکە و هەڵبەتە ڕبع قەرنێ ینی کەم نییە بۆ دەستگایشە ڕۆشنبیری بەڕاستی کە بەردەوام بێ لە ئیش و چالاکی و لە کاری ڕۆناکبیریە. زۆر ڕاستە. ئێوە جگەلەوەی کە دەستگایەکی چاپن و بڵاوکردنەوە چەندین چالاکیشتان هەیە؟ ئێمە کاتی خۆی کە بەر لەوەی بڵێن پێش 2014 ئێمە کۆمەڵە چالاکی ترمانە بوو، تەنانەت ئێمە ڕۆژنامێکی وەرزشیشمان هەبوو، وەرزشی گەلەریمان هەبوو بۆ پێشانگای شێوەکاری، هەروەها یانەیەکی بچووکی سینەمامان هەبوو، فیلممانتیان نمایشە کرد و گفتوگۆی تیا ئەکرا. بەڵام وەکو عەرزم کردن لە دوای ئەو قەیرانە و چەند ساڵێک ئێمە بەڕاستی لەو چالاکیانە وەستاین، بەڵام ئێستا دەستمان بە هەندێک لەو چالاکیانە کردوتەوە. هەر بۆ نمونە چەند ڕۆژێک لەمەوە بەر ئێمە فەرهەنگێکی تەسەوفمان چاپ کردبوو لە 1000 و چەند لاپەڕەیەکە ڕێو ڕسمی ناساندنی بۆ کراکە و بەڕاستی فەرهەنگێکی گرنگە لە کتێبخانی کوردیا کە پێشتر نەبووە، ینی فەرهەنگێ بۆ حەجمەوە بۆینە. بۆ نمونە ئەمڕۆ دیسانەوە یەکێ لەو کتێبانەمان کە لەسەر هونەری موزیک بوو، لەسەر مێژووی ژیانی موزیک کە ئەوە لە وەرجێڕانی هونەرمەند ینی حەمیدوانەیی بوو، ئەمڕۆ دیسانەوە ڕێوڕسمیشی بۆ کرا و گفتوگۆیشی باش کرا لەسەر کتێبەکە. ئەمانە وەکو ڕێوڕسمی ناساندن. بەڵام ئەم بەرنامەمان هەیە لە ساڵی ئایندەوە جگە لەم ڕێوڕسمی ناساندنانە بتوانین ناو بە ناو سیمینار لەسەر مەسەلەیەک لەسەر قەزیە بکەین و بەردەوام بین لەسەری. بەڵێ هیچ پرۆژێکتان هەیە بۆ گەنجان بە تایبەتی؟ بەڵێ ئێمە ینی بە درێژایی مێژووی دەستگای چاپەپەخشی سەردەم ئێمە بەردەوام بەڕاستی دەستگیرۆیی قەڵەمە لاوە داهێنەرەکانمان کردووە و تەژیعمان کردوون بۆ با بڵێن نووسین بۆ وەرجێڕان و هاوکاریمان کردوون و کتێبمان بۆ چاپ کردوون، بابەتمان بۆ بڵاو کردوونەتەوە و لە ئێستاشە ئێمە زنجیرەیەکمان هەیە کە چەند ژمارەیەکی لێ دەرچووە کتێبی گەنجان، ینی زنجیرەی گەنجان مەبەستم کە بە هیوام ئەوە دیسانەوە ئەوژێک کە لە پرۆژانەی کە بتوانین درێژەی پێبین لە ساڵی داهاتووە جگە لە زنجیرەی نۆبڵ، ئەویش دیسانەوە زنجیرەیە کە هەر چەند ژمارەیەکی لێ دەرچوە تا ئێستا 4-5 ژمارەیەکمان لێ دەرکردووە، هەوڵین لەسەرەوەش بەردەوام بین بۆ تەرجەمەکردنی شاکارەکانی کە نۆبڵیان وەرگرتووە و سەرانی نۆبڵیان وەرگرتووە. دەستەکانتان خۆش بێ، بە هیوای کاری زیاتر. سپاس دەکەم کەم ئێوارێ لە پرۆگرامەکەی ئێمە بووی. زۆر بەڕێز ئازاد بەرزنجی سەرۆکی دەستگای چاپەپەخشی سەردەم. زۆر سپاس بۆ ئێوەش کورسان، سپاس بۆ کورساچی.